لە ڕووداوەکەی حەمدانیە بێگومان کاریگەری زۆری داناوە کاردانەوەی زۆریشی لێکەوتەوە کارەساتێکی گەورە بوو کەم و کەسێکی خەمبار کرد. هەرێمی کوردستان هەر لە یەکەم چرکە ساتی ڕوودانی کارەساتەکەەوە بەهانای خەڵکەوەچوو هەم بەناردنی تیمی تەندروستی و ئامبوڵانس هەم بۆ وەرگرتنی بریندارەکان لە نەخۆشخانەکانی شاری هەولێر بە فەرمانی سەرۆکوەزیران مەسرور بارزانیش 3 ڕۆژ ماتەمینی لە هەرێمی کوردستان ڕاگەیەنراوە. بە هەمان شێوە شارۆچکەی عینکاوەش کۆمەڵێک مەراسمی تایبەتی بۆم بابەتە دەبێت هاوکات بەیاننامەیەکیشیان سەبارەت بە ڕووداوەکە و هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بڵاو کردوتەوە. ئەمە زیاتر قسە دەکەین لەگەڵ بەڕێز قایمەقامی شارۆچکەی عینکاوە ڕامی نووری لێرە لەگەڵمانە. زۆر بەخێر بێ. کارەساتێکی گەورە بوو کەم و کەسێکی خەمبار کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە یەکەم کاتەکانەوە بەهانای ئەو خەڵکەوە هاتووە. هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبین تا چەند دەتوانوێتی کەمێک بارگرانی سەریان کەم بکاتەوە؟ سپاس بۆ ئەم میوانداریە. پێشەچی تاوان خواستەبووری کەسوکاری قوربانیان داد بەڕاستی ڕووداوەکە لەوەی زۆر گەورەترە کە لە ڕاگەیاندن باس دەکرێت بە پێ ئەو شاید حاڵانە و ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ خەڵکی حەمدانیە یاخۆدانی بەغدێدا. لە حەقەتدا لە چەندێکەمین دەقەتی ڕوودانی ئەم کارەساتەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بە عازەکی ڕاستەوخۆ گشت فەرماگە حکوومەتەکان و وەزارەتەکان ڕاستپاردە بۆ ئەوەی بە زووترین کات ئەوەی لە توانادا هەیە ئەوەی ئامادەیە بگاتە خزمەتی ئەم دەڤەرەی. بەفعلە لە ماوەی نیم سەعاتی یەکەم چل دەقەی یەکەم تیمەکانی ئەمبولانس و ئیسعاف هەمویان لەوێ بوون سەرڕای ئەوەی بەداخەوە ڕێگریان لێکراوە لەلایەن بازگاکانی ئەمنی کە لەو یانی هاناوچەند توانرا ئەمە دوونێ تا کاتژمێر 4:30 بەرەبەیان لە خەستەخانە بووین. توانرا وەجبەی یەکەمی بریندارەکان بە زووترین کات بین لە خەستەخانەکان هەموو ئامادەکاریەکان یان گیرابوونە بەر تیمی تەندروستی هەموو ئامادە بوو. دکتۆرەکان ئیدارەی وەزیری تەندروستی پارێزگاری هەولێر بەڕێز بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی مووسڵ پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەوێ بن. حکوومەتی هەرێمی کوردستان نیمچینە ئەو بەو کاتە قیاسیەی کە پێڕاگەیشتووە بەهانای لێقەوماوان بێت مچینە ئەگەر ئەو یارمەتیانە نەباینە کارەساتەکە زۆر گەورەتر دەبوو. ئەوە قسەی ئێمە نییە، قسەی کەسوکاری قوربانیانە کەوا ماوەی 2 ڕۆژ ئەمە لەگەڵیانی. باشە کاکڕامی هیچ کەسێکی ئەوێ کو بویەرە حەمدانیە جانی خۆش دەست دای یانژی بریندار بوون خەڵکی عینکاوە هەولێرێ دەوروبەرێ بوون یانژی هەمیت حەمدانیە بخۆ بوون؟ ئیدی هەبوو بەڵێ. ئێمام 2 گەنجی خەڵکی عینکاوەمان هەبوو کەوا بریندار بوون و هەردووکیان لە کاتی هاوکاریکردنی خەڵک بۆ هینانەوە دەرێ خەڵک لە وڵەکە بڵێن یانی ها بریندار بوون. عائلەیەکمان هەیە باوکەکە خەڵکی عینکاوەیە و داکەکە خەڵکی حەمدانیە هەتا ئێستا کچەکەیان بێسەر و شوێنە. چەندیان؟ لە دوێنێ 22 ساڵە. هەر ئەو تەنهانیە باس لەوە دەکرێت کەوا نزیکەی 50 حاڵەتی دیاردەمانی هاوڵاتیان لەوێ هەیە 50 هاوڵاتی بێسەر و شوێنن. باشە بەڕێز ڕامی لە عینکاوە کۆمەڵێک ڕێوکارتان گرتوۆتە بەر ئەو ئاهەنگانەی کە بڕیار بوو کە لە ماوەی 3 ڕۆژی داهاتوودا بکرێن ڕاتان گرتووە و هەروەها کۆمەڵێک ڕێوڕسمی ماتەمینیش بەڕێوە دەبن. ئەمە بە چه شێوازێک و بە چه مکانیزمەکە چۆن دەتوانن بەم شێوازە هاوخەمی ڕابگەێنن هاوڵاتیان چۆن دەتوانن بەشدار بن تێدا؟ حقت ڕاگررتنی ئاهەنگەکان بەشێک بوو لە بریاری جەنابی سەرۆکی حکوومەت بە ڕاگەاندنی ماتەمینی گشتی دیش لە عینکاوە لەوە ماوەی 3 ڕۆژ گشت جۆرە ئاهەنگەک لە هەندێک ئیلتیزاماتی عائیلی کە هەن ڕاگیراون جگەلەوە ئینشاڵڵا ڕۆژی شەموو پرسەیەکی گەورە لە عینکاوە دادەنرێت ئێوارەکەی خەڵک تێدا ئامادە دەبن میوانی فەرمی تێدا ئامادە دەبن. ئەم چالاکیانە گشتیان بە هەماهەنگی گشت کەلیسەکانە بە هەموو تائیفەکان و قایمقامەتی عینکاوە و بریان ڕێکخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان لە عینکاوە. پاش کاتی پرسەکە ڕاوەستانەکی بۆ ساتێک دەمێنێتەوە بەمۆم لە پێشکەنیسەی بۆ بەرزراگرتنی یادی
قوربانیان. باشە هین چاوە تشێن خەماوی خەلکی هەنێ سڤکیان ڕاستی کارەسەتەکە گەلێکە مازنە ئەوان کەسێ جانی خۆش دەستدا یعنی ژێک ئایلە نینە ینی گشتیە هەوە چه پلان هەیە بوو حتا خەماوی خەلکی هەنێ هەندێک سڤکیان ئەنی ئەگەر ئەمە بەحسی هەندێک چارەسەری واقعیانە بکەین دوور لە عاتیفا ئیدی ئەمە وەک حکومەتی هەرێمی کوردستان حکمڕانی ئەم ناوچەیە ناکەین تەمەنامان دەکردکەوە معتەیاتی ئەم ناوچەیە بە شێوەیەکی گۆڕاوبی و بە شێوەیەک بتوانین کەوا ڕاستە و خۆ خزمەتیان بکەین بەداخەوە ئەو واقعەکە لەوێ سەپێنراوە فەرز کراوە پاش نەمانی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە واقعاکی زۆر دژوارە زۆر قورسە زۆر ئەستەمە خەڵکی ئەوێ ڕاستە ئەم جارە ڕووداوەکە گەلک ینی مەزن بوو زۆر گەورە بوو کەوا ڕنگدانەوەی زۆر گەورەی هەبوو بەڵام پێش ئەو ڕووداوە زۆر نەهامەتیان دیتیە خەڵکی ئەم ناوچەیە زۆر ناڕەحەتیان دیتە پێش دوو مانگ کەمتر لە سێ مانگ خەڵکی وەگەنجانی ئەم ناوچانە هەمویان لە خۆ پێشانداندا بوون گەماروی سیاسی لەسەریان هەبوو مسادرەی ئیرادەیان هەبوو هەندێک شتی تر موچینە ئێستا کاتەکە بۆ ئەوەی گونجاونیە کە بەحس بکەین بەڵام بە تێکڕایی خەڵکی منطقەی مسادرەی ئیرادە یعنی کراون خۆشیان ناتوان حکمڕانی خۆیان بکەن ئیدارەیەکی سەپێنراو لەسەریان هەیە نەک لە ڕووی محافەزە و قامقامەت نەخێر ئەوەی واقعەکە بە شێوەی ڕۆژانە حرەکەی پێدەکاوە دەست ینی بە قەرارە لەوێت باشە ئەو هێزە چەکدارانە و ئەو میلیشیانە و خەڵکی کریستیان ناتوانن لە ژینگەیەکدا بژین کەوا یاسا سەروەر نەبێت ناتوان لە ژینگەیەکدا هەبن کەوا قسەی یەکەم و ئاخیر هی چەک و هی زەبری چەک بێت بەداخەوە ئەم دەڤەرە واقعەکەی ئەو هەیە ئەوەی ئێمە دەتوانین کەوا لەگەڵیان ڕابۆستین بە پێتوانای خۆمان ئەوەی پێمان بکرێت لۆیان بکەین و لۆشیان دەکەین کوردستان لۆیان کردیە لە 2014ەوە بەڵام خۆیان شاهدی ئەوەی دەدەن هەتاکو ئێستش بەردەوامە لە پێشکەشکردنی گشت زۆرە هەماهەنگی و یارمەتی و هاوکاری و بەڵام ئەمە هیواخواز بووین خۆمان بتوانین لەوێ خزمەتیان بکەین چونکە ئەمە باوەڕمە ینی باوەڕێکی تەواومان هەیە خەڵکی ئەم دەڤەرە ئینسانی زۆر لێ هاتوون ئینسانی زۆر باشن و زۆر بە قودرەتن بە باشترین شەوە دەتوانین ئیدارەی خۆیان بکەن بەڕێز ڕامی وتت کە لەگەڵ بنەماڵەی قوربانیەکان قسەت کردوە لە نزیکەوە لە کاتێکدا ئەو ڕووداوە ڕووی داوە لە نەخۆشخانە و شوێنەکانی تر بەسەریانتان کردوەوە داواکاری سەرەکی ئەوان چی بووە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت شوێنیان بۆ دابین کاتا هیچ هەنگاوێکی لەو جۆرە هەیە لە عینکاوەیە لە شوێنەکانی دیکە تا ئێستا هەموو شتێک بۆیان دابین کراوە ئەوەی جێگای خۆشحاڵی بۆ ڕۆدی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی هەمووش هاتبوون ناو پرۆسە یارمەتیدان جێ حەوانەوە دابین کراوە جێمانەوە دابین کراوە خۆشیان کە سوکاریان زۆربەی هەرە زۆریان لە عینکاون چونکە جەنابتان ئاگادارنکەوە پاش گەڕانەوەیان 2017 لە بۆ ناوچەکانیان پاش نەمانی داعش بەشێک لەو خەڵکە دیتی کەوا لەوێ ئاساییش ینی بەرقەرار نییە هێشتا زەبری چەکە داعش ناوەکەی گۆڕایە بە هەندێک میلیشیاکانی تر بەشێک لەو خەڵکانە تحملی ئەو واقعە نوێیان نەدەکرد بە هیچ شوێک مڵکی خۆیان فرۆشت هاتنەوە هەرێمی کوردستان لێرە بە یەکداری نیشتە جێبوون هەانە هەموو خزب و کەسی و کاری یەکدین جا تاکو ئەو چرکە ساتەی بڵێن هەموو ئەو خزمەت گوزاریانێک کە پێشکەش دەکرێن بە باشترین شێوە پێشکەش دەکرێن باشە خودی خەمە هەوا سڤکێت خەم خورێن خەمە هەوەینە گەلێک ساغ بن و هەر هەبن هێژە ڕامی نووری خۆیم خامێ شەڕچکیان کاوە خێراتن سەرچەوە سپاس لەگەڵ